سڵاو بینەرانی ئازیز، ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامرانی. خۆشەویستان، لە ئاڵلقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕابەوە هاتوونەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەسەکانی ئەم بەرنامەیە. لە ئاڵلقەیەم هەفتەی بەرنامەکەماندا بینەر و بیسەری دوو بابەت دەبن بە ناوەکانی چۆن دەتوانین لە زمانی ڕەخنەیدا مەیلێکی گەشەی عەقلی و ئەخلاقیمان بۆ نووسین و ئەدەبیات هەبێت و شێرکۆ بێکەس شێعرێک لە نەسڵی ڕێواز کە هەردوو بابەتەکە لەلایەن بەڕێزدانە عەسکەر شاعر و نووسەرەوە نووسراون. بۆ هیوایە ناوەڕۆکی بەرنامەکەمان جێگەی سەرنجی ئێوەیە ئازیز بێت. ناوبەڕێک ببینین ئەگەڕێمەوەلاتان. چۆن دەتوانین لە زمانی ڕەخنەیدا مەیلێکی گەشەی عەقلی و ئەخلاقیمان بۆ نووسین و ئەدەبیات هەبێت؟ لە حەقیقەتدا قسەکردن بۆ خۆی مەیلێکی تەواوی ڕەخنە و دەربڕینی ڕەخنەی لە خۆیدا هەڵگرتووە. لە قسەکردندا ئاراستە و مەیلی جۆراوجۆر هەن کە ڕاستەوخۆ پەیوەستن بە عەقڵ و مێزاجی عەقلی و ئەخلاقی دەربڕینەوە. کە دەڵێن ئەخلاقی دەربڕین بۆ مانایە دەکرێت ئاراستەی قسەکردن یان ڕەخنەکردن بە چەند جۆرێک دەری ببڕین. لەوانە مەیلی بریندارکردن یان ناساندن و پیشاندانی حەقیقەت. دیارە لە حەقیقەتیشدا ڕەهایی نییە، بەڵام مەیلی گەیشتن هەیە بۆ ئەو ڕەهاییە. زمان دەتوانێت لە غیابی عەقڵ و ئەخلاق قسەی خۆی هەبێت، بەڵام چ قسەکردنێک؟ بێگومان هەر ئەو زمانەیە بە حوزوری عەقڵ و ئەخلاق دەتوانێت ڕەخنە وەک دەرکەوتێک یان گەیشتنێک بە خاڵی ئەرێنی تەماشا بکات. چۆن دەتوانین لە زمانی ڕەخنەیدا مەیلێکی گەشەی عەقلی و ئەخلاقیمان بۆ نووسین و ئەدەبیات هەبێت؟ ئەمە جەوهەری باسەکەمانە. لە مێژووی هاوچەرخدا گەیشتن و تێگەیشتن بە زمانی ڕەخنەیی سەرەتا ئەم دیاردەیەیە لە ڕۆژاوا لە جێژن و بۆنەکاندا لە ڕێ زمانی شاریەوە قسە لەسەر دەخەکان و بۆنەکان دەکرا. واتە زمانی ئاماژە و دەربڕین بە مەبەستی قسەکردن لەسەر دیاردە کۆمەڵایەتیەکان هەنگاوی یەکەمە بە ئاراستەی ڕەخنەگرتن و ڕوانین لە دەق و دیاردە کۆمەڵایەتیەکان. لە یۆنانی کۆندا ئەرەستو و ئەفلاتون یەکەم کەس بوون ئەزمموی ڕەخنەیان خستە بەردەستی خوێنەرەوە. ئەم دیاردەیە دەبێتە سەرەتای بیرکردنەوە لە ڕەخنە و تێڕامان وەک کایەکی گرنگی مێژووی مرۆڤایەتی. کە قسە لەسەر ڕەخنە و زمانی ڕەخنەی دەکەین، بێگومان واقعی کۆمەڵایەتی و سیاسی ڕۆڵی گرنگی لە سەرخستن یان دواکەوتنی گوتاری ڕەخنەی و زمانی ڕەخنەی دەبێت. لەکوێ عەقڵ و ئەخلاق حوزوری هەبوو، ڕەخنە و زمانی ڕەخنەی وەک نەوەیەکی تەندروست لەدایک دەبێت. زیندووترین نمونە هەردوو شاری لە هەموو شەجیاوازی یۆنانی ئەوانیش سپارتا و ئەسەنا جیاوازی کولتوری و ڕوانین بۆ دنیا و دەوروبەر لەم شارەدا جیاوازیەکە لە هیچ کونجێکی سەرزەمین وەک ئەم دوو وێنە جیاوازی بیرکردنەوە نەبووە. ئەم دوو شارە سەلمان یان سنووری شار پەیوەندی بە سنووری عەقڵەوە هەیە. لە غیابی عەقڵدا هێز بە کەرەستەکانی تونند و تیژی و ئاڵۆزی شار بەڕێوە دەبات و بنیاد دەنێت. بە پێچەوانی عەقڵ و ئەخلاق فکر و معریفە بەرهەم دێنێت. سپارتا شارێک بۆ بەرهەمهێنانی پاڵەوان و سپورمانەکانی شەڕ و هەڵکوتان بۆ سەر شارەکانی دی، بەڵام ئەسێنا ئەرەستو و ئەفلاتون و دەیان بیرمەندی تری بەرهەمهێنا. شارە فەیلسوف و بیرمەندەکان و شاری بەرهەمهێنانی پیاوە شەڕەنگیزەکان دوو دنیای جیاواز و بیرکردنەوەی جیا بۆ ژیانی مرۆڤایەتی. ئەمە چ جای وڵاتێک لە واقعی سیاسی و کۆمەڵایەتیدا شەڕ و توندوتیژی و غیابی لێبوردەیی بوو بێت بە دیاردە و کرابێت بە بەشێکی گرنگ لە ژیانی ئاسایی خەڵک. واقعی سیاسی و کۆمەڵایەتی ئێمە بە وڵاتێکەوە گرێدراوە کە ئێمە نەک وەک زمان و نەک وەک بیرکردنەوە مەیلمان بۆ نییە، زمانێک بە زەبری شمشێر لە کولتورێکی تریان مارە کردووە. زەواجی بە زۆر لە نێوان دوو کولتور بێگومان نەوە و خێزانی ناتەندروست بەرهەم دەهێنێت. لەگەڵ هەموو ئەم ئاڵۆزیانەی ئێمەی تیادا دەژین کەچی لە واقعی ئەدەبیەمەدا ڕەخنە و بە تایبەتی ڕەخنەیە دەبین بە ئاراستە جدیەکەی خۆیدا مامەڵەی لەگەڵ کراوە. ساڵی 1990 تا 1920 لە دوای جەنگی یەکەمی جیهانی ڕۆڵی شاعیرەکانی ئەو قۆناغە کە بریتی بوون لە ئەحمەد، مەختارجاف، بێکەس، قانع، پیرەمێرد و جەمیل سائیب بوون. کاری ئەم گروپە لەو قۆناغەدا پەیوەندی بە بوارەکانی فکر و معریفەوە نەبوو، بەڵام لە بەرامبەردا ئەمان لەم دۆخەدا بە دیدێکی ڕەخنەگرانەوە و مژدەبەخشەوە کۆمەڵگەیان هێناوەتە سەر ئەوەی بە ڕۆیا و ئاگایەوە لە دنیا و دۆروبەر بڕوانن.
کات و زمان و شوێن و قۆناغ لە چوارچێوەی ئەم گوتارەدا سەلیقەیەکی ئاکادمی و معرفی نەبوو، بەڵکو بکەرەکانی ئەم قۆناغە لە دیوەخان و مزگەوتەکانەوە ڕوویان لە خەڵک دەکرد. لە واقعی کۆمەڵایەتی و سیاسی ئێمەدا زمانی شعری ئەو نەوەیە زمانی دەربڕینی ڕەخنەی بوو، واتە شعر خۆی بەشێک بووە لە کاری ڕەخنەکردن لە کۆمەلگا و سیستمی سیاسی. لەرەدا دەتوانی بڵین ئەم قۆناغە کە بە یەکەم قۆناغی دەرکەوتنی ئەدەبی کوردی وەک هێزگەلێکی فکری تماشا دەکەین، ئەم قۆناغە بە سەرەتایەک بۆ گەیشتن بە جەوهەری کاری ڕەخنەی و زمانی ڕەخنەی دەناسێنین. من دەپرسم ئێمە بۆ نەمانتوانی ئەو مەیلی زمانی ڕەخنە ئامێزە گەشە پێ بدەین؟ بۆ نەمانتوانی ئاراستەی زمانی ڕەخنەی لە شار وەربگێڕینەوە و وەزیفەی ڕەخنە وەزیفەیەکی تر بێت، ئەوی شار و زمان و کولتور بخاتە ژێر پرسیاری قوڵی فکری و معرفیەوە؟ بۆ نەمانتوانی ئیمان و عەقیدە وەک وەزیفەیەکی ئەخلاقی تەماشا بکەین کە دەکرێت لە کوێی بوارەکاندا کار لەسەر بکەین و مەیلی ڕەخنەش ئاراستەی فکری ئێمە بگۆڕێت. بۆ شعر و ئاراستەی شعری ئێمە لە ساڵی 1990 و تا سەرەتاکانی 1970 بە هەمان ئالیەت و بیرکردنەوە و کەرەستەوە مامەڵەی لە لەگەڵدا بکرێت. لێرەدا دەکرێت ئاماژە بە کارێک بدەم، ئەویش ئەوەیە شعر و ڕەخنەی کوردی لەم 51 ساڵەدا لە دۆخی هەژاری ڕۆشنبیری و سیاسیدا ژیاوە. هەموو ئاماژەکان ئەوەمان پێ دەڵێن ئەگەرچی ڕەخنەی ئەدەبی کوردی ڕۆڵی نەبووە، لە هەمان کاتدا شعریش بۆ خۆی بەشێک بووە لەو ناجۆریەی کە کوێ بیرکردنەوەی ئێمە تیادا تووشی بێسەلیقەی بووە. ڕاستە لە حەفساکان ئەوە شعرە دێت لە بری ڕەخنە قسەی خۆی دەکات، بەڵام لە حەقیقەتدا شعر خۆشی نەیتوانیوە وەزیفەی ڕەخنەی بەرجەستە بکات و فەزای شعر و بیرکردنەوەمان بە ئاراستەی کرانەوە و گەیشتن بە دیدگای شعری تازە بخاتە ڕوو. ئیتر لێرەوە هەم شعر وەزیفەی خۆی لەدەست دەدات، هەم ڕەخنەش نابێتە دیدگایەکی فکری و معرفی. لە واقعی ئەدەبی ئێمەدا قسەیەک هەیە کە ئێمە ڕەخنەی ئەدیبیمان نییە، لە ڕاستیدا ئێمە نەک ڕەخنەی ئەدیبیمان نییە، ئێمە مێتۆدی ڕەخنەی و تێۆری ڕەخنەیمان نییە، بەڵام ناکرێت پێداگیری لەسەر ئەوە بکەین کە ڕەخنەمان نییە. ئەوەی کە ئێستا ڕەخنەگرەکان کاری لەسەر دەکەن و پشتی پێدەبەستن مێتۆد و تێئۆری ڕەخنەی ڕۆژاوە و عەرەبیە. ئەمەش مانای ئەوە نییە کە لە نەبوونی مێتۆد و تێئۆری ڕەخنەی ئەدەبی کوردیدا خاوەن دیدێکی ڕەخنەی کوردی نەبین. لە سەرەتاوە ئاماژەم بە زەواجی زۆرەملێ کولتوری و بەریەککەوتنی کولتوری جیاواز ئەگەرچی کاریگەری نێگەتیڤی بۆ زمان و عەقڵی کوردی دەبێت. لەگەڵ ئەوەشدا دەکرێت لەو جرگایەوە سوود لە کەرەستەکانی ئەدەب و ڕەخنەی ئەوی دی وەربگرین. ئەمە مانای ئەوە نییە ئیتر ئێمە پشتی لێ بکەینەوە و مێتۆد و تێئۆری ڕەخنەی کوردی بە گرنگ نەزانین، بۆیە دەکرێت ئاماژە بە خاڵێکی گرنگیش بدەین. ئێمە لە ماوەی ئەم چەند ساڵەی کارکردنمان لە بوارەکانی ئەدەب و بە تایبەتی ڕەخنەی ئەدەبی کوردی هەم لە زمانی ڕەخنەی و هەم تێگەیشتمان بۆ ڕەخنە نەکردووەتە دەرەوەی عەقڵ و فکری کوردیەوە. ئێمە لە غیابی تێئۆری ڕەخنەی ئەدەبی کوردیدا بە کەرەستەی تیۆری عەرەبی و ڕۆژاوایی کار دەکەین و زمان و ڕۆیای فکری ئێمە بە ئاراستەی گۆڕانکاریە زمانەوانی و عەقڵیەکە ناشنا دەبین. بۆیە دەکرێت قسەیەک لەسەر خودی زمانیش بکەین. زمانی و فکری کوردی بە دوو ئاراستە کار دەکەن. دنیای کار لەسەر بەرهەمهێنانی فکری سربەخۆ دەکات، دنیایەکی تر لە ناوچەکەدا زمانێک کە تەنانەت وڵاتانی دراوسێش دانیان پێدەنەوە. ڕێزگرتن و دانپێدانان بۆ خۆی هەوڵێکە بۆ بچووکردنەوەی زمانی ئێمە کە نەدەتوانین زمانێکی ستانداردمان هەبێت و نەدەتوانین ببین بە خاوەن فکری تایبەتی خۆمان. ئەم حاڵەتە گەورەترین گورزی بە زمان و ڕەخنەی ئەدەبی کوردی گەیاندووە. ڕەنگە بپرسن ئەی شەعر و چیرۆک بۆ بەو شێوەیە نەبوو؟ ئەم دوو ژانرە هەردوو پەیوەندیان بە خەیاڵ و زمانی ئینسان خۆیەوە، واتە کردەیەکی تاکەکەسین و پەیوەندیان بە جۆری بیرکردنەوەی ئینسان خۆیەوەتی. بەڵام ڕەخنە پەیوەندی بە ئاراستەی فکریەوە هەیە. ئەوەی لەم دوایە نەجابینیم لە هەندێک نووسەرەوە بە ناوی ڕەخنە وێران دەکەن، نەک زیندوی دەکەنەوە. ئەداخەکەم ڕەخنەش لەلای ئەو جۆرە کەسانەوە وەک مەیلێکی دڵداری لێ هاتووە و بە نووسەرێکەوە گرتی ئیتر پێیان وایە کەسی تر نووسەر نییە، تەنها ئەو کەسە نەبێت
کە ئەوان لەسەری دەنووسن. ئەم جۆرە بیرکردنەوانە تەنها ناشرینکردنی ڕخنەیە و بچووکردنەوەیەتی. بەڵێ بینەرانی خۆشەویست، ئێستاش سەرنجتان بۆ بینینی بەشی دووهەمی بابەتەکەمان کە بریتیە لە بابەتی شێرکۆبێکەس، شعرێک لە نەسری ڕێواز. شێرکۆبێکەس ناوێک مەرگیش نەیتوانی بیخاتە دەرەوەی هاوکێشەی شعری کوردیەوە. کەس هێندەی شێرکۆبێکەس لە ڕەهەندی ناودا بە قوڵایی ڕوو نەچووەتە ناخی خەڵکەوە. ئەمە ڕیشەکەی لە توانایی وەزیفەی شعری شێرکۆوە سەرچاوی گرتووە، نەک خۆدی شێرکۆ. شێرکۆ لەو شاعرانەیە کە ناکرێت پێ بوترێت کوڕی فایق بێکەسە، دەبێت پێ بوترێت فایق بێکەس باوکی شێرکۆ بێکەسە. کەس هێندەی شێرکۆ کەسی نەبووە، بەڵام لە بێکەسیدا شێرکۆ دەچێتە سەر ڕەچەڵەکی شعر، واتە هەموو ئەوانەی شێرکۆ دەناسن ناسینەکەیان پەیوەندی بە شعرەوە هەیە، نەک خۆدی شێرکۆ. ئەمە وەزیفەی ناوە کە لە ئینساندا چۆن دەمێنێتەوە و مەرگیش ناتوانێت ڕێگری لێ بکات. بۆیە دەبێ ئەوەمان بیر نەچێت ئەوەی دەمێنێتەوە ناوە، نەک جەستە. ئەگەر شعر لە شێرکۆدا بخەینە دەرەوە، هیچ ڕایڵەیەک ئێمە بە شێرکۆبێکەس و یادەوەری شێرکۆبێکەسەوە نابەستێتەوە. لە مێژووی نووسیندا کە من ئەوانەی دەتوانن ناویان لە خۆیان گەورەتر بێت، ئێمە هەموو هاوڕێی خەیاڵی شێرکۆی، نەک هاوڕێ خۆدی شێرکۆ. هەندێک جار خەڵکانێک پەیوەندیان بە شارەوە نییە کە شێرکۆ دەبینن هەز دەکەن قسە لەگەڵ شاردا دەکەن. من بڕوام وایە کەس هێندەی شێرکۆ لە فۆرمی شاردا نەگونجاوە. شێرکۆ زمانێکی شعری لە ناو مەیلێکی شاردا دەگوزارێت. تا ئەم چرکەساتە کەس نێتوانیوە شێرکۆ لە شار بخاتە دەرەوە. ئەمە هاوکێشەیەکی ژمارەی نییە، حەقیقەتی ئەدەبیاتی کوردی وا دەڵێت. ئێمە تا ئێستا نەمانتوانیوە بەبێ شێرکۆ شعر بین. بۆ ئەوەی لەو وەزیفە ژمارەیە کە شێرکۆ و شار بە یەکەوە دەبەستێتەوە قسە بکەین، دەبێ بەردەوام لەوە بگەین کە شێرکۆ لە نێوان سێ نەوەدا شاری نووسیوە. ئەم بەردەوامیە شێرکۆ بەرهەمەکەی ئەم شێرکۆیەیە کە مەرگیش تا ئێستا نەیتوانیوە لە سەندەری شێعر و ئەدەبیاتی کوردیدا دووری بخاتەوە. بۆ ئەوەی لەناو وەزیفەی شاردا شێرکۆ لەم دنیا و بیرە کوردیەوە بگوازینەوە بۆ بە دنیایەکی کردنی شار، بۆ ئەوەی لێرەوە وەزیفەی شعر لەو زمان و تەکنیکە کوردیە دوورکەینەوە و بزانی شێرکۆبێکەس لەکوێ زمان و تەکنیکی شعری دنیادا دەردەکەوێت. لەم هاوکێشەیەدا شێرکۆبێکەس لە دوو قۆناغی جیاوازدا لەگەڵ دوو فەزای شعری جیاواز بەریەک دەکەون. سەرەتای قۆناغی هەفتاکان و ئیعلانی گروپی ڕوانگە لەگەڵ کۆمەڵێک شاعر و چیرۆکنووس هەوڵێک بوو شعر لە بری ڕەخنەی ئەدەبی کوردی وەزیفەکەی گرتە ئەستەوە. یان لە غیابی ڕەخنەی ئەدیبیدا شعر وەزیفەیەکی قورستر دەگرێتە ئەستەوە. ئەم قۆناغە وەک خۆیان لە بەیاننامەکەی گروپی ڕوانگە دەڵێن، هۆکاری ئیعلانی ئەم گروپە ئەو ئاڵوگۆڕە سیاسی و فەرهەنگیە بوو لە بەشێک لە وڵاتانەی وەک لۆبنان و میسر و عێراق، گۆڤاری ئەرشال لە لۆبنان و گۆڤاری گالیری 68 شال لە میسر و گۆڤاری 69 شار لە بەغدا کە فازڵ ئەلعەزاوی هاوڕێکانی دەریان دەکرد. کاریگەری ڕاستەوخۆی بەسەر ئەدەبیاتی کوردیەوە هەبوو کە دەبوو ئەمانیش ئەو قۆناغە، واتە قۆناغی ئەدەبیاتی حەماسی تێپەڕێنن. پاش ململانیەکی سەغ لەگەڵ هەندێک لە نەوەی کۆن و تەنانەت نەوەی نوێش بە هەمان شێوە لە بەرامبەردا دووتەیاری ئەدەبی تر کە مارکسیزم و ناسیۆنالیستەکانیش کە هەر یەک لەم دوو تەیارە فکریە جیاوازە قودرەتی شعری و فکریان لە کامەران مۆکری و گۆرانەوە دەبینی، ئەوەی کە دەکرێت باسی لێوە بکەین ئەوەیە دەرەنجام خودی شێرکۆبێکەس نێتوانی درێژە بە فکری تازەکردنەوەی زمان و تەکنیکی شاری کوردی بدات و لە هەشتاکان جارێکی تر شاری حەماسی دەنووسێتەوە. ڕاستە سەرەتا لە نامیلکەی دوو سرودی کێوی کە بۆ ئەنوەر قادر نووسرابوو جیاوازێکی زۆر لە قوڵایی شعر و زماندا دەبینە، بەڵام هەشتاکان جارێکی تر شێرکۆبێکەسی گەڕانەوە نێو سەنگەرەکانی نەتەوە و نەیتوانی فکر وەک سەرچاوەیەک بۆ پێشکەوتنی شعر گەشە پێ بدات. قۆناغی دووهەم لە فکری شعری شێرکۆبێکەس قۆناغی ئەنفال بوو. وێڕای ئەوەی شێرکۆبێکەس لە ناو زمانێکی جیاواز دەرکەوت، بەڵام دەبێت ئەوەمان لەبیر نەشێت ئەدەبی کوردی وەک تەواوی ئەدەبیاتی تر تەمۆحی بە دنیای بوونی هەیە.
زمان پەیوەندی بە نەتەوەوە هەیە. ئێمە وەک زمان لەکوێ دنیادا دەبینرێن. ئەمە جەوهەری کێشەکەمانە کە بە دنیایکردنی ئەدەبی کوردی پەیوەندی بە زمانەوە هەیە. بەشێکی تری ناسینی ئەدەبیات ئێمە تکنیکی شعریە. ئێمە چۆن مامەڵە لەگەڵ ماتریاڵ و تەواوی دەوروبەرمان دەکەین. ئەمەش پەیوەندی بە هۆشیاری زمان و تکنیکەوە هەیە کە ڕاستەوخۆ پەیوەندی بە کولتور و ترادیسیۆنی کۆمەڵایەتیەوە هەیە. لە دوو لێکۆڵینەوەی جیاوازدا هەریەک لە سەلاح حەسەن پاڵەوان و دکتۆر ئەحمەد مەلا لەباری تکنیک لە ئەدەبیاتی کوردی و شێرکۆبێکەز وەک نمونە قسەی زۆریان کردووە. لەبەر کورتی بواری بابەتەکەم تەنها نمونەیەکی ئەحمەدی مەلا دەهێنمەوە کە قسەکردنە لەسەر کتێبی گۆڕستانی چاکان. لەم دەقە شعریەدا کە گوزارش لە نەهامەتیەکانی کورد لە نۆگرە سەلمان دەکات و تێدا ئاماژە بە سەگی ڕەش و حەجاجی خوێن ڕێژ دەکات کە پێ دەڵێت بەراز. واتە هەم بەراز و هەم سەگ دوو شکڵی ناشرین و دەڕەندەی پێدراوە کە لە ئەدەبیاتی دنیادا ئەم ناسینە بۆ سەگ و بەراز ناسینێکی نامەنتەقیە و وەک ئەدەبی جیهانی و ئینسانی ناناسرێت. بۆ ئەوەی ئەدەبی کوردی لەو ناسینە لۆکاڵیە دوور بکەینەوە پێویستە هەموو ڕەهەندە جوان و ناجوانەکانی شاری کوردی و بە تایبەتی شێرکۆبێکەز بە وردی پێچوونەوەی بۆ بکرێت. ئەوەی ماوەتەوە بێڵین شێرکۆبێکەز تا ئێستا زیندووترین زمانی شاری کوردی لە خەیاڵدا هەڵگرتووە. نەمری ئەو لە نەمری شاردایە. تا شێرکۆبێکەز تێنەپەڕێنین ناتوانین زمان و شاری شێرکۆبێکەز وەک زمان و شاری ڕابردوو تەماشا بکەین. ئەم کاتەوە من ناوم کۆترەشینکەیە و کچم ماڵەکەم وا لەو گەڕێکی منارەیە. من لە پەڕووباڵی خۆم و لە دەنووکم و لە ماڵەکەم و گەڕەک و لە هەموو شتێ بێزارم. من گمەگمی حرامی ناو ئاین و نیشتیمانم. من بۆم نییە دوور لەم بنارەیە بفڕم. من بۆم نییە دوور لە دەنگی منارەکە جۆ لە دەنگێکی تر بگرم یان سەمایەک لەگەڵ بەفروبادا بکەم یاخود دەستی کوڕی خەون و خۆزگەم بگرم. من ناتوانم قژی خۆم بۆ جادەکان و بۆ مۆسیقا و بۆ کۆترەشین کەنێرەکان هەرگیز دەرخەم. من مێینەی ناوبەهاری قەدەغەم و شەو و ڕۆژیش لە ژێر چاودێری دووربینی منارەدام. باڵەکانم بۆیان نییە بە دوو پەنجەش تەوقە لەگەڵ باڵە نێرەکانە بکەن. من چارەنووسی حرامم وەکو جەستەم. کوڕێک حرام ناوێک حرام گۆرانیەکی حرام و شەرابی ناو قەسیدەیەکی حرامم. لەسەر جادەی سەهۆڵەکە ڕاوەستاوم. ئەوە کچە یاخود خەونە بەبەردەم مادێت و دەچێت. ئەوە لەنجەولاری مێیە یاخود کەلوێشکەی سەرابی دوورە دەشتێ. ئەوە مەمکە یاخود وەحمێکی ناسقی ناو خەیاڵە واتێ و دەچێت. سڵاوێکی دوور و درێژ من ناوم پرچە نیشتیمانم سەری ژنێکە. لە سێلاوە گەمارە دراوم بە حیجاب. چەندین ساڵە زیندانیم نە هەتاو ئەتوانێ سەردانم بکا و نەباو نە ئەهێڕێ پشمە دەرێ و ڕێگەژ نادا بە هیچ شیعرێیان ئاوازێ کە بێنە لام. وەلێ ئیتر من بە نەهێنی لەگەڵ پەنجەکانە ڕێکەوتوم. ئەم شەو زیندانەکە ئەبڕین ئازاد ئەبم. لە دواییشە حیجابەکەش دەدەین دەست چەخماقەیەک لەسەر بەرزترین لوتکە بە بەرچاوی مێزەرەکانی دنیاوە بیسووتێنێ. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان. زۆر سپاس کە تاکو ئێستا بینەرمان بوون تا بەرنامەیەکی دیکە و دیدارێکی دیکە ماڵەوە.